چوونە سەرەوەی ئاماری منداڵانی کار لە وەرزی هاویندا. ئاماری منداڵانی کار لە وەرزەکانی دیکەدا هەرچەندە بێت لەگەڵ دەستپێکردنی هاوین و تەعتیلبوونی مەدرسەکان ئەم ئامارە بەڕادەیەکی زۆر دەشێتە سەرێ. زۆربەی منداڵان و تازە لاوانی بنەماڵە هەژار و دەستەنگەکان لەگەڵ تەعتیلبوونی مەدرسەکان هەموو هەوڵێک ئەدەن بۆ ئەوەی بەشکەم کارێکیان دەستکەوێ و تا ڕادەیەک باری قورسی بەڕێچوونی بنەماڵەکەیان سووکەن. ئەم منداڵانش ئارزوو گەلێکیان هەیە کە هەموو منداڵانی تر هەیەە. پێداویستی گەلێکیان هەیە کە منداڵانی دیکە پێویستیانە. ئەوانیش دەیان هەوێت لەم وەرزەدا بەحەسێنەوە لە خۆشی و تەفریحی تایبەت بەم وەرزە بەهرەمەند بن. لەم وەرزەدا جلی پاک و خاوێن و فێنک بکەنە بەریان، سەفەر بکەن و لەزەتی خۆشیەکانی سەفەر بچێژن. بەڵام ئەم بەشە لە منداڵان هەرگیز وەکو منداڵانی هاوتەمەنی خۆیان دەرفەتی ئەوەیان دەست ناکەوێت کە خۆیان بە ئاواتەکانی منداڵیانەوە خەریکن. ڕێگایان ناکەوێتە ئۆردوەکانی هاوینی، شانسی سەفەرکردنیان نییە، ئیمکانی ئەوەیان نییە بچنە ئیستەخر و مەلە بکەن. دەرفەتێکیان بۆ گەشەپێدانی ئیستعداد و توانایەکانی بەکارنەهاتوویان دەست ناکەوێ. بەو منداڵانەوە حاڵی کرەوە کە پێوانەی بەختەوەری و سەرکەوتنی ئەوان لە ڕادەی پارەیەکدایەکە بەدەستە چکۆلەکانیان بەدەستی دێن و ئەیبەنە ماڵەوە. ئەم بەشە لە منداڵان بە ناچار دەبێت سڵامەتی و گەشەی باڵا و وەزن و شادابی دەرونیان بنێنە پێناوی کار بۆ دابینکردنی خەرجی قەڵەم و کاغەز و کتێب و لیباسی مەدرسەیان. زۆرێک لەو منداڵانە دڵیان بەوە خۆشە کە بەو داهاتەکەمە کە بەدەستیان هێناوە یەکێک لە ئاواتە وەدی نەهاتۆکانی خۆیان بۆ برا و خوشکە چکۆلەکانیان وەدیدێن. ئەم منداڵانە دەبێ هەر لە ئێستاوە فێری ئەوە بن کە قانع بن و لەگەڵ ئەوەی کە هەیەە بسازێن و ئاواتی ئەوەی کە نیانە و ئەوەی کە پێویستە بیان بێت لەسەریان بەرنە دەر. وەرزی هاوین بۆ ئەو منداڵانە وەرزی بەستنی خواردن نییە، وەرزی بەستنی فرۆشتنە. وەرزی لە بەرکردنی جلوبەرگ و کەوشی بریدە قەدار نییە، وەرزی بریقە خستنە سەرکەوشی کەسانی ترە. وەرزی ساک بە کۆڵەوە گرتن و چوونە ئیستەخر و مەیدانی وەرزشی نییە، وەرزی پانکردنەوەی بەساتی فرۆشتنی خاولی و دەمپایی و تەنافی وەرزشی لە پاڵ ئیستەخر و مەیدانە وەرزشیەکانە. لەگەڵ دەستپێکردنی هەر وەرزێکی هاوین ئەو مەترسیە لە ناودڵی منداڵان و بنەماڵەکانیاندا پەیدا دەبێت کە ئایا لە ساڵی داهاتی و خوێندندا دەرگای مەدرسەکان بەڕۆڕوویان کراوە دەبێ؟ ئایا دەتوانن درێژە بە خوێندنیان بدەن؟ ئایا ساڵی داهاتوو شانسی ئەوەیان دەبێت کە لە پاڵدەستی هاوکلێسەکانی قەدیمی خۆیان بچنە سەر کلاس یان مەجبور دەبن ڕۆژانە کار بکەن و چەند ساعەتێک لە شەو بە لەشێکی ماندووە بچنە سەر کلاسی دەرسی شەوانە؟ هاوین دەتوانێت بۆ منداڵان وەرزێکی جوان و دڵخۆشکەر بێت، بەڵام نەک بۆ منداڵانێک کە ناچارن لە بەرەی بەیانیەوە تا درنگانێکی شەو لەسەر چوارڕێیەکان و لە ناو جەرگەی ویراژی ماشینەکاندا خەریکی فرۆشتنی وردەشتی وەکو گوڵ و بنێشت و هیتر بن. هاوین بۆ ئەو منداڵەی کە لە ژێر تیشکی گەرمی هەتاو لە کەنار پیادەڕۆیەک بەلای کەرەستەی واکس لێدانەکەیەوە دانیشتووە و سەرنج دەداتە دانە بدانەی کەوشی ڕێبواران، لێوەکانی وشک و قەڵەشیوە و لاملی لە گەرما سوور هەڵگەڕاوە، وەرزێکی پڕئێش و ئازارە. لە وەرزی هاویندا کوورەخانەکان، کارگا ژێرزەمینیەکان، ئەمبار و گاڕاژەکان و بە تایبەت گۆشە گۆشەی شەقام و پیادەڕۆکان پڕن لە منداڵانێک کە ژیانیان لەگەڵ هیچ پێوەرێکی ئینسانی نایەتەوە. هاوین ئەگەر بۆ ئەم منداڵانە پڕئێش و ئازارە، بەڵام بۆ خاوەنکارانی کارگاکان و خاوەن دوکانەکان وەرزی قازانج کۆکردنەوە لە کاری هەرزانی منداڵانی کارە. لە حاڵێکدا کە بەپێی یاسای کاری کۆماری ئیسلامی کارگا بچووکەکانی کەمتر لە 10 کەس هیچ یاسایەک نایەنگرێتەوە و ناوەندە دەوڵەتەکان هیچ کۆنترۆلێکیان بەسەریانەوە نییە، ئەم ناوەندانە پڕن لە منداڵانی کارکە نەتەنیا جەستەیان دوور لە هەر چەشنە چاودێرێکی یاسایی لە ناو دەچێت، بەڵکو بە شێوەی وەحشیانەش ئەچەوسێنەوە و هەر ئەو کارێک کە بە گەورەکانی دەکەن بەسەر منداڵانیشیدا دەسەپێن و ناچاریان دەکەن کە بەرامبەر بەم بارودۆخە سەردانەوێنن. منداڵانی کار ئەو بەشە لە قوربانیەکانی نیزامی سەرمایەدارین کە بە شێوەی جۆرا و جۆر دەستدرێژیان دەکرێتە سەر و وەکو بێمافترین کرێکارانی خامۆش دەچەوسێنەوە. زۆربەی ئەوان بۆ دەربازبوون لە کارێک کە زۆریان پێناشکێت بۆ ئەوەی بەدەستی بەتاڵ نەگەڕێنەوە ماڵەوە، بە ئاسانی دەکەونە داوی تۆڕەکانی قاچاغ و بڵاوکردنەوەی مەوادی مخەدر، بە ئاسانی دەکەونە داوی تۆڕی مافیای بازرگانی سێکس و دەڵاڵەکانی لەشفرۆشی و باندەکانی دزی،
سوکایەتیان پێدەکرێت و لێدان دەخۆن. بێگومان هەموو ئەو منداڵانەی کە لە تەمەنی کەمتر لە 18 ساڵدا لە کوورەخانە و کارگا چکۆلەکان و مەزرا و کارگاکانی فەرشچنین و حوجرەی تاجرانی بازار و فروشگاکان و لە ماڵی بنەماڵە دەوڵەمەندەکان وەکو کرێکار و بەردەست و خزمەتکار کار دەکەن، هەمووی ئەوانە لە زومرەی منداڵانی کاردان. دیارە دەبێت زیاتر لە 1 ملیۆن منداڵی کچیش کە شەو و ڕۆژ لە ماڵەکانی خۆیان کار دەکەن بە ئاماری منداڵانی کار زیاد بکرێن. ئاساییە لە کۆمەلگایەکدا کە هێڵی هەژاری بەردەوام دەچێتە سەرێ، منداڵانی ئەم خەڵکە هەژار و دەستەنگە لە جیاتی چێژ وەرگتن لە خۆشیەکانی وەرزی هاوین، لە جیاتی فێربوون و پشکۆتن بۆ پێکهێنانی توسقاڵێک ئاڵگۆڕ لە ژیانی مەمرە و مەژیاندا لەشی ناسکان بخەنە ژێرباری هەر کارێکەوە. لە وڵاتێکدا کە حەقدەستی کرێکارانی لەسەر کاریشی چەند مانگ دوا دەکەوێت و لە هەر سێ کەسی ئامادە بەکار یەکیان بێکارە، منداڵانی ئەم کرێکارانە و منداڵانی خەڵکی دەستەنگی ئەو کۆمەلگایە چ چارەیەکیان هەیە جگە لەوەی کە لە ئاستێکی میلیۆنیدا خەریکی واکس لێدان بن، لەسەر کوچە و کۆڵانەکان و لە ناو زبلەکاندا بە شوێن خواردەمەنیدا بگەڕێن، لەسەر چوارڕێیەکان شوشەی ماشێنەکان پاککەنەوە و فاڵی حافز و ئادامس و سیگار بفرۆشن. کاری منداڵان تاوانێکە کە کۆمەلگای چینایەتی بەسەر منداڵانیدا دەسەپێنێت. منداڵان نابێ مەجبور بن لە جیاتی کایە و تەفریح و فێربوون و چێژ وەرگتن لە خۆشیەکانی ژیانی منداڵانە ببن بە ئەندامی تیمی ناناوەری بنەماڵەکانیان.